تکایە شوان پێم بڵێن بزانم تۆ بایەخ بە چیەی؟ لە نێو جەنجاڵی ژیانی بەشێکی زۆری هاوڵاتیاندا و لەناو قەیرانی ئابووری و سیاسی هەرێمدا بەڵام هێشتا هونەر بەردەوامی هەیە. بەڵام بە بڕوای من هەردووشان وەکو یەک خەتەبار. کۆمەڵێک هونەرمەندی بواری شانۆن لە نێو هۆڵێکی تاریکدا نزیکەی 3 مانگە سەرقاڵی بەرهەمهێنانی کارێکی شانۆیین بە ناوی خوای کوشتار. پێویستی بەوەیە کە بۆ ئەوەی کە زیاتر لە ڕۆڵەکەت نزیک بیتەوانێ ئایا ئەوانەی کە لە بەرامبەرتن کۆنتاکتت چیە لەگەڵیانە، ئایا مەبەستم پەیوەندی لەگەڵ کارکتەرەکانی ترا چییە و ئیشکردنت ئایا لە ماوەی 4 سەعاتی پرۆڤا بۆ ئەگەر 4 سەعات بێ پرۆڤەکردنەکەت ئایا 4 سەعات کفایەتە یاخود تۆ بێژگە لەو 4 سەعاتە چیتر ئاماداکەی بۆ ئەو کارکتەرە بۆ چوونە ناو ئەو ڕۆڵەوە. و شانۆکارانەی لەم تێکستە شانۆییەدا کار دەکەن بەو پەڕی تواناوە خۆیان ماندوو کردووە و وەک خۆیان دەڵێن ئەیانەوێ کارەکەیان زیاتر هونەری بێت وەک لەوەی لە پێشووتردا کاریان کردووە، چ لە ڕووی شێوە چ لە ڕووی ناوەڕۆکەوە دەیانەوێت زیاتر بەرکەوتن لەگەڵ بینەر دروست بکەن. بەڵێ زۆریش بێتاوان نییە. ئەم کارکتەرەی من توانم بڵێم قورسترین کارکتەری ناو ئەم نمایشەیە، چکە بە حکمی ئەوەی پەیوەندی لەگەڵ هەمویانە هەیە لە هەمان کاتیشا پەیوەندی لە ناو خۆیایەتی، چکەم هەمیشە بە تەلەفۆن لەگەڵ دەرەوەی خۆیایەتی لەگەڵ دەرەوەیە و ئەوێ پەیوەندیشی لەگەڵ ئەمانابێ، بەڵام پەیوەندەکەی چۆنا و چۆنیە شتەکان لەوان وەرەگرێ. لە ڕوانگەی منەوە پیاو ئەبێ هەمیشەوا دەرکەوێت کە ئازادە. بەو پێی کە تێکستی کارەشانۆییەکە جیهانیە، دەرهێنەری کارەشانۆییەکە دەڵێت شێوازی کارکردن لەم جۆرە تێکستانەدا ماندووبوونێکی زیاتری دەوێت بۆ ئەوەی شاکارێکی جیهانی لێ بەرهەم بێت. ئەم دەقە چەند ڕێسایەکی هەیە، شێوازی نووسینەکەی، زمانی نووسینەکەی، تەکنیکەکەی، چنینی کارکتەر و ڕووداوەکان بە جۆرێکە کە ڕەنگە تۆزێک دەستی دەرهێنەر بگرێ مەجالی نەیەکە بۆ هەندێک ئاراستی تر بڕواوەگەوەی کە من لە دەقەکانی داریۆفا با بڵێن دەست کراوەتر بووم. لەوە چه حەز لە هونەر بێت. بەڵێ شانۆیی خوای کوشتار لە نووسینی نووسەری فەڕەنسی یاسەمی ناڕەزایە، مەریوان هەڵەبجەیی بۆ کوردی وەری گێڕاوە و هاوکات هونەرمەند زەریاسامی کاری دەرهێنانی بۆ ئەنجام داوە و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا لە شاری سلێمانی نمایش بکرێت. شاڵاو عەلی NRT سلێمانی. لەبەرەوەی وەحشیە کار